بۆ یەکەم جار لە مانگی نۆدا لە نزیک ئیزیۆم چاومان بە مارهاریتا کەوت. ئەو یاوەری تیمێکی تەلەڤیزۆنی دەنگی ئەمریکا بوو کە بە دوای تاوانە گومان لێکراوەکانی جەنگی رووسیادا دەگەڕان. ئازا و بوێرانە گۆڕێکی بە کۆمەڵی پیشانداین کە تازە دۆزرابەوە. ئێستا ئەفسەری ڕۆژنامەوانیە بۆ فەرماندەی سوپای ڕۆژهەڵات بانکرا بۆ پایتەخت جارێکی تر لە ئۆفیسی ئۆرانیسکا پراڤدا کۆبینەوە کە ڕۆژنامەیەکی ئۆنلاینە و بەر لە جەنگەکە لەوێ کاری کردووە. کاتێک ڕووسەکان لە مانگی 2 ساڵی 2022دا هێرشان بۆ سەر کیف دەست پێ کرد، باوکی مارهاریتا ناوی خۆی تۆمار کرد بۆ خزمەتکردنی سەربازی. خۆشەویستەکەشی بە هەمان شێوە بڕیاریدا هەمان شت بکات و ناوی خۆی تۆمار کرد لە بەرگریکردن لە خاکەکەی. پێم وابوو ئەگەر چەکم پێبێت دەتوانم شتێکی زیاتر بکەم. نەمدەویست لە ئوکرانیا بچمە دەرەوە، دەمی شتێکی زیاتر بۆ وڵاتەکەم بکەم. ئەو دەڵێ قورسترین شت لە شەڕەکەدا ئەوەیە هەواڵی مەرگی ئازیزانت ببیستیت. ناترسم بگەڕێمەوە بۆ ناوچەی دۆنێتسک و ئەو پۆستە وەربگرم، تەنها لەبەر ئەوەی بەڕاستی هەست بە ئاسوودەیی دەکەم لەگەڵ هاوڕێی و سەربازەکانم. بەڵام کەمێک قورسە بیر لەگەلەکەم و هاوڕێکانم و باوکم بکەمەوە کە ئێستا لە بەخموتن. خۆشەویستەکەم کە ئەویش جووە بۆ ئەوێ، خزمەتکردن قورس نییە، بەڵام قورسە چاوەڕێی کەسێک بکەی لە بەرەکانی پێشەوە. ئەناستازیا پەیامنێری پێشووی تەلەڤیزۆن بووە، پەیوەندی کردووە بە هێزە چەکدارەکانی ئۆکرانیاوە. خەڵکی خێرسۆنە و دەڵێت بۆ ماوەی 3 ساڵی سوێتی پەیوەندی بە سوپاوە بکات، بەڵام دوودڵ بووە پاش ئەو هێرشە بەرفراوانەی رووسیا شتەکان گۆڕا. لە 24 مانگی دوودا لەگەڵ دەستگیرانە ڕۆژنامەوانەکەمدا ڕۆیشتم کە سەربازێکی لیوای 95 هێرشی ئاسمانی ئۆلێکساندەر ماخۆڤم بردە کۆمیسیاری سەربازی. لە 25 مانگی دوودا پەیوەندی پێوە کردم و گوتی چۆنیت؟ منیش وتم کە ناوم تۆمار دەکەم بۆ سەربازی. پاشان کارەسات هاتوو لە مانگی 5دا دەستگیرانەکەی لە شەڕەکانی ئیزیۆمدا کوژرا. من وا دەمبینی کەسانی وەک ئەو نامرن، پێم وابوو هەموو کەسێک دەمرێت بەس ئەو نا. وە کاتێک تەلەفۆنیان بۆ کردم نەمدەویست کەس گوێ لەوە بێت کە من گوێم لێ بوو، زۆر سەخت بوو. دوای نزیکەی ساڵێک لە بەرەکانی شەڕ دوورکەوتەوە، سەرڕای سەرکەوتنە گەورەکان هێشتا خەم و پەژارەیەکی گەورە دایگرتووە. لەوێ بۆ من ئاسانترە بە چاوەکانم ڕزگارکردنی ئیزیۆمم بینی، ڕزگارکردنی گوندی دۆڤهێنکی کە ساشا لەوێ گیانی لەدەستا. ئیزیۆم و دۆڤهێنکی هی ئێمەن، بەڵام ئەوە واناکات ڕۆحم ساڕێژ ببێتەوە. ئەناستازیا تا مەزرۆی ئەوەیە بگەڕێتەوە بۆ بەرەکانی پێشەوە و دەڵێت سەرکەوتن چ مانایەکی گەورەی هەیە. ئاسۆ جەبار بۆ راپۆرتی میرۆسلاڤا گۆنگادزێ دەنگی ئەمریکا کیف.